بەپێی کارنامەی کابینەی محەممەد شیاع سۆدانی دەبێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ئەم ساڵدا بەڕێوە بچێت و کەرکووکیش دوای 17 ساڵ بەڕێوە نەچوونی ئەو پرۆسەیە هەڵبژاردننی تیادا ئەنجام بدرێت. هەرچەندە تا ئێستا ناڕوونە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کات و ساتی خۆی بەڕێوە دەچێت یان نا، بەڵام شارەزایانی هەڵبژاردن و ڕۆژنامەنووسان ئەنجامدانی ئەو پرۆسەیە بۆ کەرکووک بە گرنگ و پێویست دەزانن. مەبدەئیەن ئەنجومەنی وەزیران مانگی دەی 2023 پێشنیار کردووە، هەرچەندە ئەم موعیدە زۆر مقدس نییە، ئەگەری هەیە دوا بکەوێت لەبەرەوەی ئەو هەلومەرجانی کە ئێستا لە عێراق بەڕێوە چێت، هەم کۆمیسیۆن خۆی هەم تەخسیس نەکردنی تەرخانەکردنی میزانیە بۆ ئەنجامدانی ئەم پرۆسەیە پێویستی بەڕاستی ئەتایسەر نەکراوە، چونکە میزانی عێراق هەتایسەر تەصدیق نەکراوە، لەبەرەوە ئەتایسەر میزانی بۆ دانراوە. ئەمەیەکێ لە هۆکارەکانی ئەگەری هەیە دوا بکەوێت و مۆزوعی کۆمیسیۆن خۆی ئامادەکاری تەواوی هێشتا نەکردو، هێشتا بڕیاری بۆ نەچووە کە ڕاوێژیان لەگەڵا نەکراوە کە ئێوە تا چرێکتان پێویستە بۆ ئەنجامدانی ئەم پرۆسەیە. بەڵێ لە زۆرێ لە وڵاتان جگە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران هەڵبژاردننی ئەنجومەنی شارەوانی یان ئەنجومەنی پارێزگاکان هەیە و چەند هەڵبژاردن شەبێ هۆشیاری سیاسی زیاترە بێ، واتە هەڵبژاردن بەشێکە لە پرۆسەی دیموکراسی و بەشێکە لە هۆشیاری سیاسی خەڵکی. بۆیە ئەنجومەنی پارێزگاکانیش ڕۆڵی پەرلەمانی بچووکراوە بینن بۆ پارێزگاکان. بۆیە ئەگەر ئەمانە نوێنەری ڕاستەقینەی خەڵک بن هەڵبژاردن بکرێەوە بتوانن بە ئەرکی ڕاستەقینەی خۆیان هەڵبسن، ئەتوانن ببنە دەسڵاتی چاودێر بەسەر دەسڵاتی جێبەجێکردنەوە. پەرلەمانی عێراق لە ساڵی 2019 لە ژێر فشاری شەقامی عێراق و بۆ دەربازبوون لە خۆ هەڵوەشانەوە پەنای بردە بەر هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان. ئەمەش بووە هۆکاری دروستبوونی بۆشایی یاسایی و چاودێری بەسەر حکوومەتە خۆجێیەکانەوە. نەبوونی ئەنجومەن کلێنێکی گەورەی دروست کردووە و کە کاتێک ئەنجومەن هەڵوەشێنراوە پەرلەمان بڕیاریدا پەرلەمانتارەکان ببنە نوێنەر کە بۆ خۆی ئەمە نەیتوانی ئەو فەرەغە پڕکاتەوە، چونکە ئەنجومەن نوێرانی عێراق ئیشەکانیان دیاری کراوە و لە ناو شارە نامێننەوە و مدەیەکی چەند ڕۆژێک لە ناو شارە ئەبن، دواتر ئەوان ئەبێ بگڕنەوە بەغا بۆ کارەکان، یعنی واتانەیە نەتوانی ڕۆژانە لەگەڵ پێداویستی هاوڵاتیان نابن، لەگەڵ خەمەکانیان نابن، لەگەڵ گەیاندنی دەنگیان نابن. بۆیە ئەمە وای کرد لایەنی پەیوەندیدار لەلایەن تەنفیزی تاکلانە ئیش بکە، ئەگەر لایەنەکانیان شۆفێنی بێ ئۆنسڕی بێ نەعەدالەتێکی پێوە دیار بوو، ئەمیش لە فەراغی نەبوونی ئەنجومەنە بوو. بە پێی ڕێکەوتنی نێوان هێزە سیاسەکانی عێراق هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان یەکبازنەیی دەبێت و بە پێی ژمارەی دانیشتوانی ئەو پارێزگایە کورسی دیاری دەکرێت. ئێستاش جارێکی دیکە عەرەب و تورکمانەکان لە کەرکووک لە هەوڵدان بۆی هەڵبژاردن لە شارەکە نەکرێت بە بیانووی گومان لە تۆماری دەنگدەران و پاک بەڕێوەنەچوونی پرۆسەکە لە کەرکووک. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.